خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم بەیەکەوە پانۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین. ڕووداوێکی کەوتنە خوارەوەی هێلیکۆپتەر چاودێرانی سیاسی و ئەوانەی کە لەبارەی سیاست و داهاتووی ناوچەکەەوە قسە دەکەن خستویەتە بەردەم چەند ئەگەرێکەوە. پێیان وایە کەوتنە خوارەوەی هێلیکۆپتەرەکەی کە سەرۆکی ئێران سەرۆکۆماری ئێران و هەروەها وەزیری دەرەوە و ئیمام جومعە و حافزی تەبریزی تێدا بوو کاریگەری دروستەکە پێشهاتەکانی چی دەبن. خودی کەوتنە خوارەوەکە گومانی دروست کردووە لە ناوخۆ و لە دەرەوە و لەو ڕووداوەی کە ڕوویدا. لە دوای ئەم ڕووداوە پێشهاتەکان چی دەبن و ئەم ڕووداوە ڕووداوێکی وەکووتیان سروشتی بوو یاخود هەنی حاڵەتێکی ئاسایی بۆ ڕوویدا یاخود پەیوەندی بە کۆمەڵێک بابەتی تر و ململانەی تری ناوچەکەەوە هەیە. ئێران یان دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران لە ڕۆژانی داهاتوو پەنجەی تۆمەت بۆ کەس درێژەکات. هەمووانم شەو لە پانۆڕاما گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری بەڕێز ئەنوەر حوسێن نووسەر و ڕۆژنامەنووس. خێر بکەن. سپاس بۆ بەڕێستان. لەوە دەست پێ بکەین ینی ئەو گفتوگۆیانەی کە هەیە لەسەر خودی ڕووداوەکە پێت وایە ڕووداوەکە سایی و بۆ هۆی کەشوهەوا و ئەوانە وایان ینی گومانەکرێت. زۆر سپاس. وەڵای کاکزانە لە ڕاستیە هێشتا کۆماری ئیسلامی ئێران ئەوەی کە بە ڕسمی و توێتی وا پێچی قسەکانی ئەوە بێ کە هۆکاری تەکنیکی بووە سەبەبە سەرەکیەکەشی کە کەشوهەوای منتقەکە بووە. بەڵام زیاتری نەوتووە لە بەرامبەریش لە بەرامبەر ئەم بۆچوونانەی کۆماری ئیسلامی ئێران بۆچوونی جیاوازتر هەیە تەنانەت لە ناو خودی ئێران و لە لای چاودێرانی سیاسی و هەندێک جاریش تۆمەت بۆ هێشتا لە بەرەوەی ساغ نەبوو تۆمەت بۆ بە تایبەتی بۆ ئیسرائیل ڕاکێشێ پەنجەی تۆمەت بۆ ئیسرائیل ڕاکێشتێکەوە بێ. بەڵام قسەکەوەیە کە لەبەرەوەی ئێران بۆ خۆی وڵاتێکە ئاریشە و کێشەی بەردەوامی هەیە وە قەیرانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی جیاوازی هەیە لەبەرەوە هەر ڕووداوێکە لە ئێران ڕووەدا ڕەهەندەکانی تەفسیر و تەحلیل بۆ ئەو ڕووداوە جیاوازن. یعنی ئێستا یەکێ لەو بۆچوونانە ئەوەیە کە ئەمە ئەگەر یان پیلانێکی ناوخۆییە بەرامبەر بە ڕئیسی ئەنجام درراوە یان دەرەکیە و ئەگەر ناوخۆییە فاکتەرەکانی زۆرن لەبەرەوەی لە فاکتەرەکانی چین مەسەڵەن ڕئیسی لە چۆن نزیک بووە و بەنیازی چیتر بووە خۆتەزانی مەسەڵەن کۆمەڵێک سەر و کۆمار هاتن و ڕۆیشتن. لە ڕاستیە ڕئیسی لە هەرە خوێنکارە گوێڕایەڵەکانی ویلایەتی فەقیه و سیستەمە سیاسیە تازەکەی کۆماری ئیسلامی ئێرانە لە 79 بەڕابەرایەتی ئیمام خومینی و دواتریش و زۆر لەژێر تەسیری خامنەییە بووە ڕئیسی و بە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران لەو شوێنانەی کە کێشەی هەبووە و لەو شوێنانەی کە بۆیان حەسم نەکراوە ململانێ هەبووە لەگەڵ دەسەڵاتی تازای کۆماری ئیسلامی ئێران. بۆ نمونە لە ساڵی 1970 چەپەکان زۆر بەقووەت بوون لە شاری مەسجد سلێمان ئەمیان نار بۆ سەرکوتیان و پاشەکشەکردنیان و لە کەیسی زیندانیانی سیاسی لیژنەیەکیان پێکەنا بە سەرۆکایەتی ئەم بۆ تەسفیەکردنی ئەو زیندانەی سیاسیانە ئەم ڕۆڵی بەرچاوی هەبوو و دوایی لە مدەیەکی کەما کردیان بە سەرۆکی دادگای چەند شارێکی گەورە دوای چەند پۆستێکی جیاوازیان پێدا دوایی بە هەموو ئەو پۆستانەی کە حەساس و گرنگن تێپەڕیوە تا ئەوەی کە هاتە وەک پۆستی سەرۆک کۆمار کە پۆستی سەرۆک کۆماریش بە چرای سەوزی خامنەئی و بە چرای سەوزی سوپای پاسداران هات و دەسەڵاتی گرتە دەست و لەم ماوەیەشە خۆی حازر کرد بوو پێشترش دیارە ئەندامی ئەنجومەنی خوبرەکان بوو پێش هەموو ئاماژەکان لەسەر ئەوەن کە خۆی حازر کرد بوو بۆی کە لە دوای مردنی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران وەکو ئەڵتەرناتیڤ خۆی پیشاندا و بەهێزترین کاندید بوو لەناو ئەو کاندیدانەی کە هەبوون چ ڕئیسی چ حەسەن خامنەئی کوڕی ئەحمەدی خامنەئی و چ مجتەبای خامنەئی حەسەنی خومینی و
ئەم سێ کاندیدە زایدن کاندیدێکی تر لەنا ئەم کاندیدانەیە ڕئیسی زۆرترین چانسی هەبوو بۆیە ئێستا گومانە ناوخۆیەکە ئەوەیەکە مستەبای خامنەئی لە پشتی ئەوە بێ بە تایبەتی کە مستەبای خامنەئی دەور و بەڵێ ڕۆڵ و هەژمونێکی گەورەی هەیە لە ناو سوپا و ئیمکاناتێکی اقتصادی گەورەی هەیە بەهۆی باوکیەوە و لەنا ئەم چوار کاندیدەیە کە بەهێزترین کاندید بوون بۆ پۆستی ڕابەر لە دوای خامنەئی ڕئیسی زۆرترین چانسی هەبوو بەڵام ئێستا ئەو ڕێگریانە لەبەر دەم کوڕەکەی خامنەیە لەبەر دەم مستەبایە نەماوە وەکوتم هەم سوپاتەی دیەکە و خاڵێکی تریژەوەیە کە بازەکرێکەوەیە کە ئەمیری عەبدوڵڵاهیانیش کە مەسەلەن ئەو مەترسی بووە لە بەردەم ئەوش مەترسی بووە لە بەردەم ئەمەیە چونکە بازەکرێ ڕئیسی بەرنامەی هەبووە کە ببێتە ڕابەر و عەبدوڵڵاهیانیش بێتە سەرۆکۆماری داهاتوو بێتە شوێنی ڕئیسی لەبەرەوە ئەمانە هەمووی مەترسی بوون لە بەردەم مستەبا ئێستا ئەگەر حقیقەتت بوێ حەسەنی خامنەی نەک هەر چانسیەوەی نییە بێ بەڕابەر بەڵکو لە کاندیدکردنی دەورەی پێشوو بۆ سەرۆکی کۆمار ڕەتیان کردەوە ئەنجومەنی شورا ڕەتی کردەوە قبوڵی نەکرد و یەکێکی تریش لەوانە کە وەزیری استیخباراتی پێشووە ئەو چانسەی نییە لەبەرەوەی پێیان وایە سەر بە باڵی ڕیفۆرمیستە بۆیە ڕئیسی سەرڕاوی کە سەر بە باڵی محافزکار بوو سەرڕای ئەوەی لە هەموو ڕووداوەکانی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران لە 79 تا ئەم یەک دوو ڕۆژە دەور و نەخشی زۆری هەبووە بەڵام قسەکەوەیە کە بۆخۆ دەزانی دەسەڵات و ململانێ سیاسیەکان بە چۆن ئەمە ئەکرێ کاگەنوەر مەسەلەن لە ناو هەلیکۆپتەرە ئەمە بوو تەکنیکێکی زۆر وردە پێویستە زای کاکزانە بەڕێی من زۆر قرس نییە یەکەم ئەوەیە کە ئەمانە لە مێژووی سیاسی بە تایبەتی ئەم منتخەیە زۆر ڕوویداوە محەممەد زیال حەق لە پاکستان بەم شکڵە تیرۆرکرا کوژرا یاسر عەرەفات بەم جۆرە ویسیان تیرۆریکە نەجاتی بوو مثلەن سەرۆکوەزیرانی پێشووی لوبنان مثلەن عەبدولکەریم قاسم عەبدولسەلام عارف عەفو لە عێراق زۆر لەوانە ئەحمەدی نەژادی شتێکی دروست ئەحمەدی نەژادیش لە هەوڵێکی وان نەجاتی بوو و پێشتر بەنی سەدریش عەدنا خێرەڵا لەبەرەوە ئەمانە بەڕێی من وەختێکە دەسەڵاتی کەسێک لە ناو سوپای پاسداران کە گەورەترین دەسەڵاتی سەربازی و ئەمنیە لە کۆماری ئیسلامی ئێران نفوزی هەبێگەشە جا نفوزەکەی لەکوێ دەست پێکە کاکزانە مەبەست مستەبایە لە شەڕی عێراق ئێرانە مستەبا کە گەنج بوو هێزێکی هەبوو بە ناوی حەیەزی حەمیدیە ئەم هێزە جیاواز بوون لە هێزەکانی تری کۆماری ئیسلامی ئێران لە یارمەتیدان و پۆشتە و پەرداخ و چەکی باش و ئەوانە کە زۆر هێزێکی مدەڕەب هێزێکی بە کەڵک بەهێز بوون ئێستا هەموو ئەوانەی کاتی خۆی لەم هێزە بوون کە مستەبات ئەسیری لە هەژمونی لەسەری هەبووە هەمویان ئێستا لە ناو سوپای پاسداران دەور و نەخشیانەیە هەمووی فەرماندەی باڵا هەن بۆیە لەژێر تەسیری ئەوان بۆیە قسەکەوێ مادام هۆژمونەی هەیە لە ناو یعنی ئەگەر مەسەلەن پەنجە بۆ ئەو ڕاکێشرێ وەکو لەو منافەسە و ململانێ سیاسی کە هەیە لەبەرەوە ئەو لە ناو سوپای پاسداران هەژمونێکی گەورەی هەیە ئەو لەو ڕوانگەیە هەیە ئەوە عنی قسەی ئەمە نابێتە فاکت بێگومان نەخێت و پێشم وایە ئەگەر ئەم تەحلیلەی یەکەمیان بێ لە ناو خۆیان بێ هەرگیز نابێتە فاکت بەم زوانە زۆر بە ئاسانی پەردەپۆشەکرێ بێگومان کاتی پێویستە بۆ نازانم ڕووداوەکانی کۆماری ئیسلامی ئێران ئەمە لە ئاستی ئوستاز ناوخۆ قسەیەکرێ باشە ئەو هەلیکۆپتەرەی تر مەسەلەن بەڕاستی لە پرسیارێکی بۆ پرسیارێکی جددی مەسە ئەم دووە هەلیکۆپتەری تر بۆ نەکەوتونە خوارەوە هیچ مەسەلەن قسەیەک و تەسریحێکی نەداوەوە کۆماری ئیسلامی ئێران خۆی واناوە با کە کاروانەڵێ بۆ چاوەڕێیان نەکردوێ هەلیکۆپتەر ناتوانێت هەموو لەوە کە شۆ کارە بەپێی ئەو راپۆرتانەی کە لەسەر زانیاریە دەن مەسەن فڕۆکەیەکی ئەمریکیە پێشکەوتووە سیستەمی ڕاداری تایە و GPS تایە وەسیوسی ئەوە بە شوێنی خۆی دووەم ئەو فڕۆکەیت ئەو دوو فڕۆکەیت بۆن سێهم ناتوان بۆ دەوڵەتێکی گەورە مەسەن وەکو کۆماری ئیسلامی ئێران نازانێت کە ئەو منتقەیەکی زۆر شاخاوی و بە دایمە منتقەیەکە لە ڕووی کەش و هەواوە مەترسی لەسرە چۆنەکرێت سەر کۆمارێک بە سێ کۆپتەرەوە بچێت بۆ ئازەربایجان تۆ دیقەت بە کاتێک کە ئەردۆگان دێتە بەغا نەک هەر ئێرباسی مۆدێرن لەگەڵ تیمەکەیتایەتی دوو F-16 هاوڕێتیەکەن یعنی زۆر لە سەرۆکی وڵاتەکان مەسەلەن پۆتین کاتێ دەرەچێ
سیستەمێکی گەورەی فڕۆکەوانی لە پشتیەوەیەتی ومە بۆ زۆر لە سەرۆکی دەوڵەتەکان ڕاستە مەسەلەن کاتێک کە ڕئیسی بۆچی بە سێ کۆپتەرە ڕوا دوای بۆچی ڕێشوێنەکانی ئەمنیەتی دابین نەکراوە دوایی بۆ کوێژ بۆ باکۆ بۆ ئازەربایجان کە کۆماری ئیسلامی ئێران مێژوویەکی پەیوەندیەکی خراپی زۆر خراپی هەیە لەگەڵ ئازەربایجان یعنی جگەلەوەی کە دەستی تۆمەتی کوشتن خودی ئیتاران تۆمەتی کوشتن بۆ باکۆ ڕاکێشێ لە کوشتنی زانە ئەتۆمیەکانی لایەن ئیسرائیلەوە عەبدوڵاهیان بۆچی مەسەلەن لەو بکردنەوەی ئەو بەنداویە لەگەڵ بووە بەنداو چ ڕەبتی مەسەلەن بە عەبدوڵاهیانەوە هەیە لە ڕاستیە ئەمە لەبەرەوەی پەیوەندی دیبلۆماسی هەیە و یەکێ لە ئەندام پەرلەمانەکانی پێشووی یەکێتی ئەوروپا لەسەر ئەمە قساکە ئەڵێ بەسەرم پەنجەی تۆمەت بۆ ئیسرائیل ڕاکێشێ تا ڕادەیەک ئەتوانی تاکید کێ سەر قسەکانیشی بەو دەلیلەی کە بنکەکانی موسادی ئیسرائیلی لە ئازەربایجان و ئەو منتقەی و سنوورەکانی ئێران زۆر بەهێز و بەربڵاون بۆیە یەکێکە لە گومانەکان بشتم لەوە بچینە بۆ قسەی دووەم باز لەوە کرێ مەسەلەن دیدارەکە دیداری ئیلهام و ڕیسی بووە شوێنەکە ئازەربایجانە و بەربڵاوترین بنکەی مۆساد لەو مەنتیقانەیە ئەمانە قسەی دووەمە ئیسرائیل لەو کاتە ئەمە چی ئیشێکی بەمەیە بەڕاستی لە ڕاستیە ئیسرائیل پێشوەختە ئاگاداری سەردانەکەی ڕئیسی بووە چ لە ڕووی میدیاوە چ لە ڕەوەی کە ئازەربایجانیش دیارە معلومات و زانیاری پێداوە بەڵام کێشەکانی ئەم دوایەی نێوان حەماس و ئیسرائیل ڕۆڵی گەورەی هەیە لەوەی کە تۆمەتی پەنجەی تۆمەت بۆ ئیسرائیل ڕاکێشێ وەزگە لەوەی کوشتنی بەشە لە بەرپرسەکانی سوپای پاسداران لە سەفارەتخانە و خسوولخانەی کۆماری ئیسلامی ئێران لە یەک دومانگی ڕابردوودا و هێرشەکانی ئەم دوای کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر تەبیب و کایزانە ئیسرائیل لە چلۆشتەوە لە دوای دروستبوونیەوە هێندە بریندار نەبەوە کۆم جارێک کە حەماس برینداری کردووە خەڵکێکی زۆری لێ کوشتۆ بە دیلگرتووە و ئەمڕۆ ببینە دادگای لاهای داوای دادگایکردنی ناتانیاهۆکەن بەڵێ یعنی ئیسرائیل تووشی حریجێکی گەورە بۆ لە ئاسی نێودەوڵەتیە و ئەمانش سەبەکەی بە ئێران نەزانێ هۆکارە فاکتەرەکەی بە ئێران نەزانێ بۆیە کوشتنی ڕئیسی ئەگەر وەکوەوەی کە یەکێک بێ لە ئەگەرەکان بێگومان ئیسرائیل لە هیچ کام لەمانە چاوپۆشی ناکە و هەرچیش بۆی بکرێیکەوە مێژوویەکی درودرێژی هەیە و ئیسفادە لەوە ئەکە لە ڕووی دیبلۆماسی یان لە ڕووی سەربازی یان لە ڕووی استراتیجیەوە بۆچی نایکە مەسەرەن ئەوان بۆچی ئیسفادە لە کوشتنی قاسم سلێمانیەکەن بۆچی قاسم سلێمانی ڕەنگە جیاواز بە کارکتەری بۆچی ئیسفادە لە کوشتنی دەیان پلەدار و سەربازەکەن لە سووریا ئەم دوانە ئەم دوو دەوڵەتە مادام لە ململانەیەکی سەخت و توندان لەبەرەوە لە هەر دەرفەتێک کەڵک وەرەگرن بە نەزەری من بۆ چوونێکی متەوەقعکراوە ئیسرائیل بۆچی مەسەلەن کوشتنی زانە ئەتۆمیەکان فەخریزادە ئیسرائیل بۆچی ئەماکە هەدەفێکیانەوەیە کە ئەمان لە ململانەیەکی سەختن لەلایەک ئیسرائیل و دۆستەکانی مەبەسم ئەمریکا و بەشی لە وڵاتانی ئەوروپا لەلایەکە کۆماری ئیسلامی ئێرانی و هاوپەیمانەکانی حەماسە حوسیەکانە شیعەکانە حیزبڵای لوبنانە هەموو ئەمانە لە شەڕێکی سەختدان لەبەرەوە لە هەر شوێنێک کەڵک سوود بتوانن دەرفەتێک وەرگرن بێگومانێکن بەرامبەر یەکتر ئەوە تەحسیل حاصلە و لە ڕێگەی تەکنۆلۆژیا بێگومان تەکنەلۆژیای ئیسرائیل لەم بابەتەوە زۆر پێشکەوتووە و تیمەکانی زۆر کاریگەرن ئەگەر مەسەلەن ئێستاش لە ناو سوسیال میدیا سیرکەی کاتی خۆی ئیسرائیل بەشێکی زۆر لە بەڵگەنامەکانی ناو پرۆژەی دەستگا ئەتۆمیەکەی ئێرانی برد زیاد لە چەند تەن و دواتر هەمووی لە ڕێگای ئازەربایجانەوە چوە ناوە و دوادە ناتانیاهۆ خۆی پەردە لەسەر لابا لەسەر ئەو بەڵگەنامانە مەبەسمەوەی قسەکەوەیە کە ئیسرائیل لەم بارەیەوە زۆر کارافعالە و ویستم بڵێم لە بەرامبەر ئەوە شەڕەنگە تۆ دوایش پرسیارکەی کۆماری ئیسلامی ئێران کە دیئایەی بەرهەمهێنانی چەکی ناوەکی و تەکنۆلۆژیای پێشکەوتووەکە ئەمە لە نەزەریە سێمە لە قسەی سێمە ئەتوانین قسە بکەین بۆچی مەسەلەن کە ئەمەنە پێشکەوت و تەکنۆلۆژیای پێشکەوتۆ موشکی بالیسی درۆن کەچی داوا لە تورکیاکە فڕۆکەی بێفڕۆکانی ئاکینجی و فڕۆکەیەکی ئەوەی کە شەوە توانێت تەشخیصیان دێشێن بە ئەوە بکە یانی ئەوە بەڕاستی جێگای پرسیارە و هەموو ینی مردنی ڕئیسی ینی لە سادەترین حاڵەتی ئەگەر ناتوانانی بە حاڵەتێکی ئاسایی سەیرگەلەوەی ئەو سەرۆ کۆمارە وەزیری دەرەوەی تایە بەڵام ینی خوێندنەوەی زۆری سادەترین حاڵەتیەوەیە کە بە ڕووداوێکی سروشتی تەبیعی سەیریکی کە غیر ممکنە
باشە کاگەنوەریانی مەسەلەن ئیسرائیل لەمەیە طبعا بەرخەزەبی ئێرانەکەوێ ئێران خۆ بە مردنی ڕئیسی و عەبدوڵاهیان کۆتایی نەهات ڕاستە کە لێن دروستە بێ بەڵام ئەمڕۆ خێرا پڕیان کردەوە هەردووشیان بەڵام پێت وایە ئێران ئەمە ڕائەگەێنیان لە شوێنی ترا و لە شەڕی مخابراتی ئەمە دەرەکەوێت زۆر جار هەندێک شت هەیە تۆڵە هەیە نهێنی تر دەرەکەوێت ئەو تۆڵانە نییە کە ئێستا ماوەیە ئەوەیە ساروخیان بەیەکەوە ناوێت خۆت بگرەوە هاتم هەندێک قسە و باسەیە کە گوایە ئێران ئەزانێ مەسەلەن ئەمە عملیەیەکی ئیرهابی بووە بەڵام بێدەنگەی لەکە کە بە نەزەری من ئەمەیان زۆر دقیق نیە تا ئێساوی وتم بەڕەسمی و خودی ڕابەری کۆماری ئیسلامی ئێرانیش معنی قسەیەکی نەکردو بڵێکە مەسەلەن فاکتەرێکی ناوخۆیی یان دەرەکی دەستیە لەم ڕووداوانەیە ئێستا وا خۆیان سەرقاڵ کردووەکە مەراسیمی بە خاک سپاردنەکەی بەڕێوە بچێ و ئەمڕۆ سەرکۆماری بە وەکالەت دانا و وەزیری خارجی لە شوێنی عەبدوڵاهیان داناوە خەریکی ئەمانن و لە هەر حاڵدا هەرچیک بێ هێشتا ئەیانەیە بارودۆخەکە بە تەبیعی ڕاگرن بۆی کە کێشەی گەورەتری ئەمنیان بۆ دروست نەبێت چکە دوێنێ لەگەڵ بڵاوبوونەوەی ئەو هەواڵە سەردار ڕادانی بەرپرسی پۆلیسی تاران ئیسرائیل لەڵە کوژراوە ئەرچەند ئێرانیەکان خۆیان ڕەتیان کردوێتەوە مەسەوەی حاڵەتی لەم شێوەیە بۆچی حاڵەتی مەبەستمە حاڵەتی لەم شێوەیە کوشتنی بەشێکی تر لە فەرماندەهانی و سەربازیە باڵاکانی یان تەقینەوەی لە هاوشێوەی ئەوی داعش یان پەلاماری جارێکتری ئەو گروپانەی کە لە بلوچستانن جارێشکە ئەوانە هەمووی مەترسین لە بەردەم کۆماری ئیسلامی ئێرانیان ئێران پێی وابێ ئەم ڕووداوە بۆ مەشغوڵکردنیەتی بۆیە کە مەشغوڵی کەن بەم ڕووداوە و پەلاماری بنکە ئەتۆمیەکانی بدا مەسەلەن ئیسرائیل ینی لە حاڵە ئەوەش مەسەن بۆی هەیە ڕووداوی ئاوا ڕوودا لەبەرنەرم بڕتر مامەڵاکە لەبەرەوە کۆماری ئیسلامی ئێران ئەم ڕووداوە بە نۆرمال سەیرەکە ینی ڕاستە قسە و باس و شینوش بۆ جێڕن بەڵام بە ڕووداوێکی ناهێڵێت تەسیر لە کۆی سیستەمەکە بکە نایڵە مەترسی زاڵ بێ بەسەر خەڵکە و چاوەڕێژ ناکرێت ئیسرائیلیان تۆمەتبارکە ئەمریکای سەرش بۆن مناڵێ داوایان لە ئێمەش کردو مەسەلەن بەڵام نەماتواری بە هۆکاری لۆجستی یارمەتیان بێت نازانم ئەو قسەی لە چۆ دێت نازانم بەڵام داوای لە رووسیا کردو داوای لە تورکیا کردو بێزگومان ئازەربایجانی شاوکاری کردوون بەڵام قسەکەوەیە کە وەکوتم ئەم ئیسرائیل خاڵێکە زۆر گرنگە بۆ ئیسرائیل لە منتەقەکەیە کۆماری ئیسلامی ئێران دەستی بە چەکی ناوەکی نەگا و نەبێتە منافسی پێت وا بێ نەگەیشت بێت کاگەنوەر لە ڕاستیە هەموو ئاماژەکان بۆ ماوەتەوە نەگەیشت بێ وەگەر کۆماری ئیسلامی ئێران دەستی بە چەکی ناوەکی بگە لەبەرەوە ئەبێ مەسەلەن چ ئیسرائیل و چه ئەمریکاوی چێتی ئەوروپا لەم هەڕەشانەی کە لە سەرەتی لەم زەخت و فشارین لە سەرەتی ئەبێ دە ساڵگرن وەکو کۆریای باکوور ناچارن مامەڵەیەکی لەگەڵ بکەن بۆ ڕێکەوتن بەڵام ئەوەندەی من بزانم کە ئەمریکا و گروپی پێنجای دیەک و هەموو وڵاتانەی کە ئاژانسی وزەینی و دوڵەتی ئەتۆم شکستیان خواردووە لە ڕێکەوتنەکانیان لەگەڵ ئێران بۆ کۆتایی پێهێنان بۆ پیتاندنی یۆرانیۆم ئێران خۆی لە بەردەوامم لەم کارە و لە بەرەمهێنانی موشکی بالیستی بەردەوامم و لە فڕۆکەی بێفڕۆکەوانی ئەوە بەڵام تا ئێستا هیچیان ئاماژەیان بۆ نەکردووە کە کۆماری ئیسلامی ئێران دەستی بە چەکی ناوەکی ئەوەی کە بانگشتکردنی ئاکنجی و ئەو درۆنی ئاکنجی و هەروەها بانگشتکردنی ئیلانەکانی تر بۆ ئەوە نەبوو مەسەلەن کەمتر خۆی سەرقاڵکە و ئەوانش بێنێتە ناوە ئەگەر مەبەست بێ لە شەوی ڕابردویان ئەم شەو زەڕبەیەکی لێ بدرێت لەنا ئاگایە دووری خاتەوە وەڵام دیبلۆماسیەتێک نەبوو لە ڕاستیە پێم وایە ئیمکاناتی نەبوو ئیمکاناتێکی وای نەبووە کە بابەتەکە کاگەنوەر مەسەلەن ئێستا بۆ نمونە ناکرێ وڵاتی چۆکو کۆماری ئیسلامی ئێران کە باسی شەڕی هەوردزی نەکرێ ئێستا نەزانێ مەسەلەن کەشوهای ئەو ناوچەیە چۆنە بێگومان وایە مەسەلەن نەزانێت تۆ کۆپتەرەکە بەسەر شوێ ئەوە هین نییە کۆپتەرە توانێت بەسەر ڕێگای ترا بڕوا بەپێی معلومات وانە وەکو هین نییە وەکو تیاری تر نییە وەکو فڕۆکەی تر کە بڵین خەتی بۆ دیاری کرابێ ئەو ئیتیجاها بۆ نەگۆڕا دوو کۆپتەری لەگەڵ بۆ ئەوانە بۆ نەکەوتن ئەنێمە ئەوانە خەبساردیشی پێوە دیارە بەڕاستی ینی ئەمە بۆچی لە ڕاستیا باسم کرد یعنی وتم سەرکۆمار لە هەر کاتێکا کە بە سەردانێک بۆ وڵاتێکە چێ ینی لە باشترین حاڵەتە ئەگەر مەسەلەن سەردانەکەی بە وڵاتێک بێ کە ئیستیقراریشی تیابێ دۆستیش بێ
ڕێوشوێنی ئەمنی و دیبلۆماسی پێشوەختەی زۆر باش ئەگیرێتە بەر بەڵام منوتم سەردانەکەی ڕئیسی بۆ ئازەربایجان هێشتا سەفارەتەکەی نەکردوتەوە لە تاران لەسەر کێشەکانی پێشوو و هێشتا تاران ئەوەی لەبیر نەچۆتەوە کە لە ڕێگای سنوورەکانی ئازەربایجانەوە بەشێ لە زانە ئەتۆمیەکانی کوژراون و بەشێ لە بەڵگەنامەی ئەتۆمیەکانی دزراون بۆیە مەسەلەن کاتی سەرۆکی وڵاتێکی وەکو ئێران ئەچێ بۆ ئەزەربایجان بەو مەترسیانەوە کە موساتایە بە قوتێکی لە وڵاتانی کە چۆن مەسەلەن بەم خەمساردیەوە بەم بێ ئامادەسازیەوە ئەڕوا و بۆچی بە کۆپتەر مەسەلەن وەکو تۆتت ئەم دەوڵەتە نازانێت کە شوهای ئەو منطقەیە چۆنە ئەزانێت دەوڵەت دەزانێت ینی وەکو ئەوەی هاوڕەکانیشم بۆ بۆیان جێگەی سەرنجە بۆ هەموو خەڵکێک کاکە محەممەد دەڵێ بێگومان حسێن ئەمیر عەبدوڵلاهیان کەم بووە و نە ڕئیسی کەم بووە ئەی بۆ ئەیان خەنە کۆپتەرێکەوە ئەو کۆپتەرش ئەو پڕی تەتەوەڕ ئەوانە زۆرتر گومانەکە دروستەکە بۆی کە هەستەکەی لە خۆتەوە هەستەکەی بە زۆر یەکێ لە ڕۆژنامە نووسەکانەوە ڕۆشتێکی نووسیوە لە ڕۆژنامە نووسە ئێرانەکان گوایە ڕئیسی ئەم سەردانی پێخۆش نەبووە نێردراوە بەڵام قسەکەی پێشم وانە سەر کۆمارێک بە زۆر بنێدرێ بۆ پەیوەندی بۆ وڵاتێک لە حاڵدا ڕەنگە هۆکاری خۆی هەبوو بێ و مەسەلەن لە داهاتووشا ڕەنگە میدیاکانی ئێران بتوانن قسە و باسێکی ئەو حڕێتی پێشتری ڕئیسی بڵاوکەنەوە کە ئایا گومانێکی لەسەر بووە هەستی بە گومانێک بە مەترسیە کردووە و مەسەلەن هەندێک ڤیددیۆ هەیە کە لەگەڵ ئیلهام عەلیۆف تۆ قەوشتەکەن و ئەوانە ئەوە چەند سەعاتێک پێشتر بەڵێ بێگومانەوە سەردانە بۆ کردنەوەی بەنداوەکە و دواتر لە گەڕانەوەیانە ئەمان تووشی ئەم کارە ساتە بوون بە هەر حاڵ ئێستا هەموو میدیاکانی جیان هەموو تەحلیلاتەکان ئەوەندەی گومان لەسەر فاکتەری ناوخۆیە ئەوەندە لەسەر ئیسرائیل نیە کە دژمنی سەرسەختی کۆماری ئیسلامی ئێرانەیە با بڵێم زۆرتر پەنجەی تۆمەتی بۆ ڕاکێشێ بەڵام ڕەنگە ئیسرائیل لە ناوخۆی ئەگەر ئەلانی شینەکە پێی خۆش بڵێن ئەوە ئیسرائیل لە ڕاستی ئەم ڕەتی کردوێتەوە بێگومان پێی خۆشە بێگومان ڕئیسی کارکتەرێکی بەهێزە لە ناو سیستەمی سیاسی کۆماری ئیسلامی ئێرانە ڕاستە ئەوە مەسەلەن کەسی یەکەمی سیستەمەکە نییە کە ڕەهبەرە بەڵام ڕئیسی کەم نەبوو وەکوتم ڕئیسی لەکوێ کۆماری ئیسلامی ئێران کێشەیەکی بوو بێ ئەوی اختیار کردووە بۆ حەلکردنی بۆ کۆنتترۆلکردنی و گەیشتن بە سەر کۆماریش من وتم ئێستا حەسەن خومەینی کوڕی خومەینی مەرجعی ئێران بنیادنەری کۆماری ئیسلامی ئێران قبول ناکرێت بۆ کاندیدکردنی سەر کۆمار هیچ چانسێکیش نییە بۆی کە بڕێ ڕئیسیەک بۆ مەرحەلانەیە هاتووە کاندی سەر کۆمار بۆ و بەهێزترین کاندیدی ناو کاندیداتۆرەکانی ڕەهبەر بووە چۆن لە ئەسڵا پێگەیەکی بەقووەت و بەهێزی هەبووە بینە سەر ئەوە هەموو ئەوانە پێمان ناڵێن لە دوای ڕووداوەکانی غەزە و ئیسرائیل لە دوای ئەم ڕووداوە سیاسەتی ئێرانیش بە جۆرێک لە جۆرەکان بە جۆرێکی تر ئەگۆڕێ و سیاسەتی ناوچەکە ئەگۆڕێ کاگەبەر لە ڕاستیە کاک ئێزانە ئێستا حالیەن مەسەلەن هەندێک بۆ چوون هەیە کە مردنی ڕئیسی ڕەگە تەسیل لە سیاسەتی ئێرانی بکە لە ڕاستیە حالیەن سیستەمی سیاسی و پرۆسی سیاسی لە سیستەمی سیاسی کۆماری ئیسلامی ئێرانە لەسەر چەند خاڵێکی بنەڕەتی وەستاوە یا با بڵێم لەم چوارچێمەیە یەکیان پرۆژەی ئەتۆمیەکەیەتی دووهەم مامەڵەکردنێکی تەندروستە لەگەڵ دۆستەکانی وەکوتم ئەو هێزانی کە لە خۆرهەڵاتی ناوەڕاستان سێهەم ململانیەکانێتی لەگەڵ ئەمریکا و خۆرئاوا لە بەتایبەتی لەسەر مەسەلەی پرۆژەی ئەتۆمی چوارەم ململانیەکانێتی لەگەڵ ئیسرائیل ئەم چوار مەلەفە لەسەر مێزی بەردەوامی کۆماری ئیسلامی ئێرانە هەن و زۆر بۆی گرنگن و زۆر مؤثرە لە هەر ڕووداوێکە ڕووەدا لە کۆماری ئیسلامی ئێران ئەم مەلەفانە تەسیری ڕاستەخۆیانەکەوێتە سەر سلبی یا ئیجابی پۆزیتیڤ یا نەگەتیڤ بۆیە بە نظری من بۆ چوونێکەیە کە پێی وایە کۆماری ئیسلامی ئێران ئێوە نەرمتر مامەڵە بکە بە تایبەتی لە دوای شکستی ئەو بارودۆخی کە حەماس بەخۆی بینیوەتی لە غەزە تەختکردنی و باز لەوە کرێت کە حەماس دەیەوێت لە فەلەستین بڕوا و لە قەتەری ڕەنگە ڕێگای پێنەدەن و تورکیا قبولی ناکا و ئێرانیش ناتوانێت بیگرێتە خۆی ئەمە لە لایەکتیشەوە حیزب الله مەترسی زۆرتری لەسەرەوە شیعەکانی عێراقیش فشاری زۆرتریان کەوتوتە سەر وە لەبەرەوە هەموو ئەوانە ئەڵێن ڕەنگە کۆماری ئیسلامی ئێران مرونەتی زۆرتر بنوێنێ و پێویستی بەواجهەیەکی بەواجهەیەکی ترە و
بەڵام ئەمە ڕەنگە ئێستا بەم بەدیلەی کە ئێستا بەم سەر کۆماری تازە پێم وانێ ئاسان بکرێ و کاکزانە لە دوای ئەو بدەیەکیان دیاری کرد مەسەڵەن بۆ انتخابات لە دوای کوشتنی قاسم سلێمانی لە عێراقەوە لە ئەمریکەکانەوە پایەگرنگەکانی کۆماری ئیسلامی ئێران درزی تێکەوتووە بەڵێ مەترسی لەسرە ئەمەش ئەبێ بە درزێکی ترەمانش بێگومانەمە ناتوانێت باش خۆی کۆبکاتەوە ناتوانێت باش خۆی کۆنتترۆلکە ناتوانێت مەسەن ململانێ ناوخۆیەکانی بشارێتەوە و ناتوانێت ئەم ڕووداوانە بە ئاسانی تێپەڕێنێ و هەر ڕۆژە زەربەیەکی لێ لە ناو جەرگەی دڵی دەوڵەت لە تاران گەورەترین زانە ئەتۆمیەکانی کوژرێن و لە ناو گەورەترین شاری بەرەمهێنانی ئەتۆم و پیتاندنی یۆرانیان لە ئەسفەهان تەقینەوەی گەورە لە ناتانز ڕووەدا و گەورەترین بەڵگەنامە و دۆکۆمنتی ناو کارگەکانی بەرەمهێنانی چەکی ناوەکی لەلایەن ئیسرائیلەوە ئەبرێتە ئازەربایجان مەسەن ڕئیسی لە ڕووداوێکی ئاوایە ئەکوژرێ هاوپەیمانەکانی بەرەبەرە تووشی پاشەکشە بوون لەگەڵ ئیسرائیل و وڵاتانی ئەوروپا وە فشار و گەمارەی گەورەتر و زۆرتر یەخرێتە سەر و هەتا دێ داهاتی تاک لە ئێران خراپترە بێ و ڕکود و هەڵاوسانی اقتصادی زۆرترە بێ و بەهای پارە و تمەنەکەی دابەزێ و خەڵک هەست بە مەترسی و نائەمنی زۆرترەکە ئەمانە هەمووی بەڕاستی واکە کۆماری ئیسلامی ئێران لانی کەم لە سیاسەتێکی کرانەوە سیاسەتێکی مەسەلەن نەرمونیانتر و خۆی نەخاتە ناو هەموو ئەو گێژاوانەی کە هەیە لە منتقیا چکە ئازانە بەرگە ناگرێ و هاوپەیمانەکانیشی بەڕاستی چ رووسیا و چ سین یەکەم رووسایە کە تووشی قەیرانی گەورە و سەرێشێکی گەورە بۆ لەگەڵ ئۆکرانیا بەتەنیا سینە ئەمانش ناتوانن لە بەرامبەر ئەم هەموو مەترسیانی کە لە ناوچەکە لە سەرەتی بە ئاسانی دەربازیکەن بۆیە لە هەر حاڵدا ڕەنگە بیەوێت بە دوای مردنی ڕئیسی جۆرێکی تر لە مامەڵە بکە لەگەڵ منتقەکەیە و ئارامتربیانی هەر بۆ معلوماتی جەنابەت لە چەند مانگی ڕابردوودا ئیسماعیل قاعانی هاتۆتە عێراق بە هێزە شیعە گروپە شیعەکانی میلیشیەکانی وتووە کە یەکەم لە سنوورەکانی سووریا دوورکەونەوە دووەم هێرش مەکەنە سەر بنکەکانی ئەمریکا و تەنانەت ئەمەی لە سووریا ژووتووە بەڵام بۆش تا ڕادێک ئارامەکەیە بەڵێ بۆیە مەبەستم ئەوەیە کە ترسیان هەیە مەترسیان هەیە لەسەر ئەوە و زۆر جاریش کاکزانە بەهێزترین پێگەی ئەلەکترۆنیەکانیان پێگەی دەستگای ناوەکیەکانیان مخابراتیان لەلایەن مەسەلەن دەستگا مخابراتیەکانی دنیاوە هاگەکرێ ینی خەڵکیان لێ کردرێ و بەشێکی زۆر لەمانە ئیسرائیل زۆر ئیسرائیل و منافسەکانیشی لە منتقی ینی ئۆپۆزیسیۆنەکانیشی بە تایبەتی لە شۆڕشی ژینایە زەربەی گەورەیانداوە و مەسەلەن فۆکەسی گەورەیان خستە سەر ڕەوشی مافی مرۆڤ و ڕەوشی کوردەکان و بلوچەکان و عەرەبەکانی ئەهواز و ئەوانش بۆ خۆی نیگەرانی دروست کردەوە و ئەمانە هێشتا ڕاستە ئەم خۆپیشاندان و ئەتراز و ناڕەزایەتیانی خەڵک بۆتەوە بەڵام هەمویان لە هەلومەرجێ گەڕێن کە دەست پێ بکاتەوە وێ بەنظری من عەبدوڵاهیانیش وەکو ئەوەی کە ئەوش قۆناغی زۆری بڕیەوە بە تایبەتیش هەم لە ناو مەدەنی عسکەری تێکەڵ بووە مەدەنی سەربازی و مخابراتی لە ناوەڕاست ڕۆیشتووە ئەوش کاریگەریە بێت دروستکردنەوەی کەسێتێکی لەو جۆرە یەکەم خۆی بە خوێنکاری قاسم سلێمانی ئەزانی دوو هەم باوەڕی وابوو یان مانفستی کارکردنی ئەوە بوو کە دیبلۆماسیەت لە ڕێگای هێزەوە ئەسەپێنرێ و لە دەورانی ڕابردووشە ئەمیش بە هەمان شێوە خۆی بە خوێنکاری ئەم ویلایەتی فەقیه و ئیمامەزانی بۆیەش یەکێک بۆ لە هەرێ بە کەسەترین کاندیداتۆرەکانی خولی هەڵبژارنی داهاتوو ئەگەر ڕئیسی بیتوانێت شوێنی خامنەیی بگرێتەوە وی عەبدوڵاهیان جگەلەوەی کە هەندێک لە سەرچاوەکان باز لەواکەن ئەم ڕووداوە ئەگەر ڕووداوی دەرەکی بێ و تیرۆر و کوشتن بێ ئەوەندەی عەبدوڵاهیان ئامانج بۆ ئەندە ڕئیسی ئامانج نەبووە بە تایبەتی ئەگەر ئیسرائیل بێ چکە پیان وایە عەبدوڵاهیان یەکێک بۆ لە کارکتەرە سیاسیە بەهێزەکان و دەورونەخشی گەورەی هەبووە و بە جۆرە لە جۆرەکان لە جیاتی ئیسماعیل قاعانی کە ئێستا لە شوێنی قاسم سلێمانیە ئەم دەورونەخشی زۆرتری بینیوە بۆیە پیان وا بۆ عەبدوڵاهیان یەکێکە لە کارکتەرە لە مێدیا ئێرانی بەڵام کەمتر فۆکەسێکەوێتە سەر بێگومان وایە بۆچی بێگومان وایە وڵا لە ڕاستیە خۆ ئەمانە ئەم کەسایەتیانە کە بەنای دیبلۆماسیەوەی لە وڵاتانە زۆرتر کارکتەری مخابراتی و ئەسکەرین و قاسم سلێمانیش کەمتر فۆکەسی خرایە سەر مەسەلەن
لە هەموو ڕووداوانەی لەم منتقەیە ڕوویداوە لە 20 ساڵی ڕابردوو جێپەنجەی ئەوی بەسەرەوە دیارە دەور و نەخشەوەی بەسەری دیارە کارێکتەرێک بۆ لە هەموو حزوری هەبووە بەڵام هیچ کاتێمە نەمان بینیوە تەنانەت مخابلەیەکی تەلەڤیزیۆنیش کە بە سوودفە لە شوێنێ دەرکەوتوە لەبەرەوە بە نەزەری من ئەم کەسایەتیانەی کە ئەمڕۆڵا ئاژێڕن کەمتر میدیا فۆکەسیان نەخاتە سەر لە کاتێکە ئەمێ عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوەش بۆ زۆر فۆکەسی لەسەر بۆ لە سۆر ئەو ڕووداوە بەسم لە بردنەکەیە لە دوێنێەوە لە ڕاستیە لەبەرەوەی کە ڕئیسی سەر کۆمارە ئەوی ون کردووە ئەوەی ون کردووە بەڵام بۆ خۆم یعنی ئەوەی کە بیستومە لەم چەند سەعاتی ڕابردووە لە میدیاکانەوە عەبدوڵڵاهیان کارێکتەرێکی زۆر بەهێز بۆ بەڕەنگە ئێستاش زۆرتر دەرکەوێت کە کارێکتەرەکەی بێز بوو ینی کاکدانە لەنا ئەم سیستەمە سیاسەیە ئەم کەسە کە ئێستا ئەمڕۆ شوێنی ڕئیسیەک دێتەوە و محەممەد باقری کە شوێنی عەبدوڵڵاهیان ئەگرێتەوە ئەمانە هەمویان لەگەڵ لە سەرەتای ئەم سیستەمە سیاسیەوە هاتوون ئەمانە بە جۆرە لە جۆرەکان یا لە مەکتەبی قوم و ئیمامی خوێنیەوە هاتوون یا دوایی لەژێر دەسەڵاتی خامنەیە گەورە بوون و ئەمانە هەمووی جێگای احتیمادن و ئەمانە هەمووی کارکتەری بەهێزن و ئەمانە دەور و نەخشی گەورەیان هەیە لەناو ئەم سیستەمە سیاسیە پێشتریش ئامادەکاری بۆوانە کراوە بەڵێ هەمویان ئەمە ئامادەکاریان بۆ کراوە ینی ئەوە نییە بڵێ ئەمە بە سوودفە دانراوە وەکو جێگیری سەر کۆمار و ئەمە جێگیری وەزیری دەرەوە ئەمانە ینی حساباتی ئەوە کراوە لە حاڵەتیشی ئاوا لە حاڵەتی کودەتایە لە حاڵەتی اختیالاتە لە حاڵەتێکە بێ ئەم کارکتەرانە باسانی شوێنی ئەمانە بگرنەوە ڕئیسی بەنیاز و سەردانی عێراق وەرەمی کوردستان بکات ئەمە چی ئەگۆڕی چ سوودێکی بۆ تهدئەی وەزعەکە لە عێراق لە هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ دۆخی ئاڵۆزی هەرێمی کوردستان وەڵا لە ڕاستیە خۆی سەردانی سەرۆک کۆماری هەر وڵاتێک بۆ وڵاتێکی تر بێگومان لە ڕووی دیبلۆماسیەوە ئەو پەیوەندیە گرژانی کە هەیەتوانە چارەسەری بکات لە ڕووی ئابووریەوە توانێت کۆمەڵە عەقد و گرێبەست ئیمزا بکە و بۆ ئێران و عێراق بەواتایەکی تر بڵێم ئەوە عێراق تارانی دووهەمە بۆ کۆماری ئیسلامی ئێران یعنی لەوانەیە گروپە شیعەکانی زۆرتر سەرمەسکردایە عەتف و خۆشەویستی زۆرتر بۆ کۆماری ئیسلامی ئێران دروستەکە واتوانێت دەستکەوتی زۆرتر بەدەبێنێ واتوانێت ئەو وەلای هەیەە زۆرتر بەهێزیکە و ئەوە تەحسیل حاصلەکە ئەگەر هاتبێ یان نەهاتبێ بەشێکی زۆر لە فەرماندەهانی نیزامی بەتیقانی لەوانەیە بڵێم لە هەر حاڵەتێکی پێویستا دێتە عێراق و بەغدا و دێتە هەرێمی کوردستانیش بەڵام دیوێکی دیبلۆماسی هەبوو باڵە دیوێکی دیبلۆماسی نەبوو بۆیە سەردانەکەی ڕئیسی بۆ عێراق بێگومان کاریگەری بۆ هەرێمی کوردستانی زۆر گرنگتر بوو بە تایبەتی زۆر سەردانەکەی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بۆ ئێران پێم وایە وعدێکی ئەودا بوو کە بێتە بۆ تاران بێتە هەرێمی کوردستان بێگومان ئەیتوانی چکە ئەو سەردانە واستەکەم کە پەیوەندیەکی تازە بوو یەکێکیانەوە بوو کە چلێرە هەرێمی کوردستان داوای پاڵپشتی زۆرتری ئەکرد لە کۆماری ئیسلامی ئێران چ لە کێشەکانی لەگەڵ بەغا و دادگای فیدرالی و مەسەلەی بودجە و موچە و کێشەکان و بۆردۆمانکردنی ماڵە سەرمایەدارەکان و فڕۆکەخانەی هەریر و هەولێر ئەمە کەیسی هەرێمی کوردستان بوو و لەو لاشەو کۆماری ئیسلامی ئێران داوای دڵنیایی زۆرتر و چەکردنی گروپە ئۆپۆزیسیۆنەکانی کۆمەڵە و دیموکرات و فشار خستنە سەر ئەو هێزانە و وەلا یەکتریشەوە بنە بڕکردنی بوونی بارەگای ئیسرائیل و موساد ئەگەر هەبێ لە منتقانی هەرێمی کوردستان پێم وایە هەردووکیان دڵنیاییاندا بوو بە یەکتر و واش بڕیار بوو کە ڕێکەوتنێکی ئەمنی تازەش جێبەجێ بکرێ بەڵام لە هەر حاڵدا پێم وایە سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران سیاسەتی ڕسمی کۆماری ئیسلامی ئێران بە مردنی ڕئیسی ئاڵگۆڕێکی زۆری بەسەرانایە ڕەنگە چەند فایلێکی تایبەتی لە دەستا بوو بێ بەڵام بە نەزەری من سیاسەتی ڕسمی کۆماری ئیسلامی ئێران لە منتقەکەیە سیاسەتی پشتیوانی لە دۆستەکانیەتی و بربەرەکانی لەگەڵ نەیارەکانیەتی بە تایبەتی ئیسرائیل و ئەمریکا و جار هەیە هێرش و پەلامارەدا و جار هەیە خاوی ئەکاتەوە جار هەیە سازژەکە جار هەیە پەیوەندی دیبلۆماسی بەگەڕەخا ئەمە معلومات لە هەفتەی ڕابردوو عەبدوڵڵاهیان لە مەسقەتی عەمان لەگەڵ ئەمریکیەکان کۆبۆتەوە لەسەر مەسەلەی پرۆژەی ئەتۆمی و پێم وایە نەگەی بوون ئاکام هەندێکیش ئەم کەیسا هەندێکیش ئەم کەیسا بەرچاوەخان هەرچەندە پێیان وایە سەردانی عەبدوڵڵاهیان بۆ مەسقەت بە ئاگاداری خامنەئی بۆ ڕئیسی ئاگای لێ بووە ینی شتێکی عجیب و غەریب نییە بەڵام بەشێکیش پەنجەی تۆمەت بوو ئەمە ڕاکێشن کە عەبدوڵڵاهیان و ڕئیسی لەگەڵ ئەم جۆرە ڕێکەوتنانە بوون و سوپای پاسداران تێری نەکردو لەبەرەوە کاکزانە لە کۆماری ئیسلامی ئێران ئێستا
هەموو پنتە حساس و گرنگەکان بەدەست سوپای پاسدارانەوە بەدەست سوپای پاسدارانەوە چێ پرۆژەی ئەمنی و استراتیجی و بەرەمێنانی چەک و درۆن و سەربازی و چ پرۆژە اقتصادیە گەورەکان هەمووی بەدەست سوپای پاسدارانەوەیە بۆیە لە ناو سوپای پاسدارانیشا مستەبای خامنەیی کە وەکوتم دەور و نەخشێکی زۆری گەورەی هەیە بۆیە هیچ کارێک بەبێ ئەوانە یا ناکرێ یا نایە هەڵن بکرێت لەو مدەی کە دیاری کرێ بۆ انتخابات مثلەن لە جێگرەوەکەیە لە اختیاری سەر و کۆمارە ڕووداوەکان ڕوونتر دەبن یان چێ چانسی هەیە مثلەن لە ڕاستیە ئێستا ئەمڕۆ ڕابەر محەممەد مخبیری کاندید کردووە یا با بڵێم تەخویلی کردووە بۆی کە پۆستی سەر و کۆمار بە وەکالەت وەرگرێ تا 50 ڕۆژ یان نابێت لە 6 ڕۆژ تێپەڕێ بەپێی مادەی 130 دەستوری ئێران پێویستە لە هەر حاڵەتێکی لەم شێوەی ڕئیسی کە ڕووەدا پێویستە لە ماوەی 50 ڕۆژە هەڵبژاردنێکی پێشۆخت بکرێت بۆ کاندیدکردنی سەر و کۆمارێکی نوێ هێشتا بەڕاستی ئەم پرسیارە گرنگە چێ شوێنی ئەمەگرێتەوە مەسەلەن ڕەنگە باز لە محەممەد مخبیری بکرێ ڕەنگە باز لە خەڵکانی تر بەڕاستی مەعلوم نییە بەڵام هەر کەسێکە طبعا مشتبە نایەتە پێشەوە لەو زروفەیە نەخێر ئەو بەنیازی سەر و کۆماری نییە نەخێر سەر و کۆماریش فلتەرێک نییە بۆ ڕابەر نەخێر ئەنجومەنی خوبرەکان کە لە 12 کەس پێکاتوە شەشی ڕابەردایانێ شەشیشی یاساناسن ئەوان کەسێک تهدید دەکەن کە مەسەلەن بۆ پۆستی ڕابەر ئەوش بە دوای مردنی خامنەئی کە هێشتا پێم وایە تەمەن نزیکەی 89 ساڵە هێشتا وەزعی خراپ نییە ینی مەسەلەن بۆی کە بەڵام قسەکەوەیە کە ڕەنگە مستەبا وەکو باسم کرد لەنا ئەو چوار کاندیداتۆرەیە کە هەبوون ڕئیسی بەهێستریان بوو ئێستا هیچ بربەستێک لەبەردە مستەبایان نەماوە بۆی کە پۆستی ڕابەر حاصلکە لە دوای باوچی هیچ ڕێگریەک نەماوە نەم نافسەکانی بەقوتن وەکوتم ئەو دوو نافسەی تر بە دوای ڕئیسی کە ناوان بەقوتن نە سوپای پازارانی ڕێگرێ لەم بابەتە بگرە زۆری ژیاری دەدەرە و ئیمکاناتێکی گەورەی ئابووری و دارایی و سەربازی لەلایەن مستەباوە بۆ سوپای پازاران فراهەمەکرێ هەدەفەکەشەیە کە دەمێکە کار بوو ئەوواکە و تەمەنی 50 ساڵیشە مستەبایانی گەنج نییە بڵێ لەبەرەوە بە نظری من ئێستا نەخێر نەک هەر مستەبا خۆی کاندید ناکا بۆ سەر کۆماری و بە نیازیەوە نیە وەکو دەور و نەخشیشیە بێ لە دانانی ئەو کەسێکە بێتە بە سەر کۆمار و پێ ئەم مادە دەستوریە 50 ڕۆژی تر هەرچەندە بەشێک لە چاودێران پیان وایە کە ڕەنگە خەڵکێکی کەم سێ بەشداری هەڵبژاردنەکان بکە بەڵام ئەوە هیچ نییە ئەوە هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ هەر چەندێک خەڵک بچێ لە ئێران کاکین سەرڕایەوەی کە سیستەمەکە سیستەمێکی دیموکراسی نییە بەڵام دیقەت بە هەموو سەر کۆمارەکان کە هاتوون لە کاتی خۆیان هەڵبژاردن کراوە لە کاتی خۆیان ڕۆشتەوە بە معلوماتێکی توێ بن لە دوایەوەی کە لە دوای مردنی خومینی لە دوای محەممەد ڕەجایی کە بۆ سەر کۆمار دوجار خامنەئی تا ساڵی 82 ئەبێتە سەر کۆماری ئێران لە خومینی ئەم دێ بە دوای خامنەئی ئەو سەر کۆمارانەی کە هاتوون چ هاشمی ڕەفسەنجانی چ محەممەدی خاتەمی چ ڕوحانی چ ئەحمەدی نەژاد کاریەکەیان دوو دەورە 8 ساڵ سەر کۆمار بوون هەمویان بە جۆرە لە جۆرەکان یا ڕیفۆرمیز بوون بە جگە لە ئەحمەدی نەژاد کە لە دەورەی یەکەم محافظکار بوو دەورەی دووهەم چۆپا ڕیفۆرمیستەکان هەموو ئەمانە ڕیفۆرمیز بوون هەموو ئەمانە مشکلە و گرفتیان لەگەڵ ڕابەر هەبوو لەگەڵ پەرلەمان هەبوو لەگەڵ سوپای پازاران ڕوبەڕوو گێژە جگە لە ڕئیسی کە باشترین کاندید بوو بە دڵی خامنەی کاریە کرد بە دڵی سوپای پازاران ڕفتاریە کرد بەڵام ڕەنگە تۆ بڵێ ئەگەر ئاوا بەدڵی ئەوانیش بوو بۆچی سەرنجامەکەی ئاوای لێ هات ئەوە نەتیجەکەیەوەیە کە لە شوێنێکە ڕئیسی جارێک بە یەکێ لە ئەندامەکانی ئەنجومەنی خوبرەکانی هاوڕێڵێ ئەڵێ ئەگەر من ببم بە سەر کۆمار هیچ بربەستێک دروستەکە بۆ داهاتوم بۆ پۆستی ڕابەری تەوەن ئەم قسەیە ئەگاتەوە و دوجار وردە لە ئەنجومەنی خوبرەکانیش دووریان خستەوە بۆ سەر کۆماری و تەنانەت یەکێ لە ئەندامانی ئەنجومەنی خوبرەکان لە دەورەی پێشووە بەنای مرتەزەوی کە لایەنگر و نزیکی ڕئیسی بوو دووریان خستەوە لەبەرەوە قسەکە ئەوەیە کە ڕئیسی کە باشترین کاندیداتۆری سەر کۆماری باڵی محافزکاری سیستەمی سیاسی ئێران بووە لەگەڵ ئەوشە هێشتا وەکو ئێمە دانیشین باسی گرفتەکانی بەردەمیەکەین و تەنانەت تیاچوو نیشیەکەین
بۆی ئەم سەرە کۆمارێکە دێ ئەبێ 100% محافزکار بێ و 100% تەییدی مستەبا و سوپای پاسداران و وە لەسەریشانەوە ڕەهبەر هەبێ جارێش کە ئیجازە بەوە نادەن کە هاوشێوەی ریفۆرمیستەکان یان خەڵکانی وەکو کەڕووبی و موسەوی کە لە ریفۆرمیستەکان و تا ئێستا لە ژێر چاودێری و لە زیندانان بۆ معلومات مەهدی کەڕووبی لە دوای دەست بەکاربوون و هاتنە سەرکاری خومینی و شۆڕشی گەلیانی ئێران لە 79 یەکەم و بەهێزترین نوێنەری خۆی بوو بۆ دانووسان لەگەڵ ئیسرائیلەکان کە لە ماوەی 8 ساڵی جەنگی عێراق ئێران کەڕووبی بەردەوام لەگەڵ ئیسرائیلەکان چەک و چۆڵی کردەوە بەردەوام لەگەڵ وڵاتانی دەرەوە هەماهەنگی هەبوو ئەوەندە جێگای ئیتمئینانی خومینی و سیستەمەکە بووە بەڵام دوجار کاتێکە باس ڕفۆرمەکە مثلەن خۆی خەنە زیندانەوە وە گومانەیە خودی ڕەفسەنجانی کە دەور و نەخشی یەکەم و گرنگی هەبوو لە دانانی خامنەیی بە ڕەهبەر کە ئەو کاتە سەرە کۆمار بوو خۆشی تیاچوو گومان هەیە کە تیاچوو بێت بمدی خۆی بۆ ئێمە بەسمەوەی دانانی سەرە کۆمار لە داهاتووە بە دوای هەڵبژارنایەکە دێ تەحسیل حاصلەکە بێ لەژێر ئەموو ئەو فلتەرانە دەرچوو بێت کە ئەوان پێیان باشە و خزمەتی ویلایەتی فەقی و ڕابەر و سوپای پاسدارانیش بکە دوای 50 ڕۆژتر شڵە بەرنامەی شتەکەین و تەحلیلەکان بەراوردەکەین و شڵە گۆڕانکاریەکان بەرەو ئەوە بن کە تهدیئەیەکە بێت لە منتیقەکە هیوادارین لە ڕاستیان بۆ کۆماری ئیسلامی ئێران بۆ خودی خۆشی دەرکەوتووە کە هەموو ئەم ململانیانە لە قازانجی نەبووە ڕاستە وەکو هێز و قوتبێک هێشتێتەوە لە منتیقەیە بەڵام هیچی لە قازانجی نییە ئەوکوتم ئەو هەموو و ئەم قەیرانانەی کە دروستی کاگەنوەر ئەمریکاش ناوێت زۆر زەختێکی وا ئاشکرای لێ بکە مەسەڵەن لە دوانەکەی ئەڵێ ئێمە نیگەرانین بەو مردنە بەڵێ ڕاستە ئەمریکا لە حالیەن لە کێشەکانی نێوان ئیسرائیل و تاران لەسەر کەیسی حەماس و غەزە ئەمریکا زۆر هەوڵەدا ئیسرائیل قەناعەت بکە کەم شەڕە کۆتایی پێبێنێ ئیسرائیل قەناعەت ناکە و ئەمریکا لەم بارەیەوە نیگەرانە و ناشتوانێت دەست هەڵگرێت لەم پشتیوانیانەی تەل ئەبیب ئەگەر نابێگومان وایە و لەم کەیش مەسەلەن لەو بانگەشەی کە تاران کردی بۆ هێرشکردنی موشکی بۆ سەر تەل ئەبیب ئەمریکا دانوسانەکانیان یعنی دانوسانە نهێنیەکانیان کە لە مەسقەت و قەتەر بەڕێوە چوە ئەمریکا هەوڵی داوە کە ئێران ڕازی بکە کە زەرەری گەورە نەدا لە تەل ئەبیب بۆی شەڕەکە گەورە نەبێ تەبعاً تارانیش بەڕاستی وای کرد زەرەری گەورەی نەدا و ئەمە دەلالەتە لەوەی کە ئەمریکا بەڕاستی نایەوێ کاکزانە بۆ خۆم بۆ چوونم وایەکە هەڵگیرساندنی جەنگی 7 ئۆکتۆبەری نێوان حەماس و فەلەستین کە ئەندازیارەکەی ڕاستە کۆماری ئیسلامی ئێرانە بەڵام بەبێ ئاگاداری مۆسکۆ نەبوو بۆچی بۆ ئەوەی کە مۆسکۆ هەوڵەدا چۆن خۆی تووشی تەڵە و کێشەیەک و تەڵەزگەیەک بۆ لەگەڵ ئۆکرانیا ئەوێ ئەمریکاش تووشی کێشەیەکی وا بکە بە تایبەتی لەگەڵ تاران چونکە ئەزانێ واشنگتۆن دەست لە پشتیوانی تەل ئەبیب هەڵناگرێ ئەیانەوێ ئەم شەڕە لەگەڵ بینی ئەمریکا و ئێران دروستکەن بەڵام پێم وایە هەردووکیان لەوە زیرەکترن کە خۆیان تووشی ئەو ڕووداوە بکەن چونکە ئازان بە ئاسانی لی دەرباز نابن ئێرانیش ئەو دەوڵەتە ئاسانە نییە مەسەن لەو ماوانەیە بینیمان کە چۆن مەسەن لە گەروی بابل مەندەب لە دەریای سوور حوسیەکان مەترسی گەورەیان دروست کرد بە سەدان ملیارد دۆلاریان زەرەردا لە بەرژەوەندەکانی ئەمریکا وڵاتانی یەکێتی ئەوروپا بۆ تێپەبوونی کەشتەکانیان و مەسەلەی گواستنەوەی نەوت و لە عێراق ناچاریکردن بردومانیان بکە بێگومان و ئێستا مەسەلەن ئارام بۆتەوە و ناچارن مەسەلەن لە هەر کەیسێکا پەنابەرنەوە بەردەوڵەتێکی وەکو قەتەر بۆی دانوسانیان بۆ سازکە و گرژیەکان کەمکەنەوە بۆیە بە نەزەری من ئەوەی جەناب ڕاستە ئەمریکاش نایەوێ تەسبیحی ئەم گرژیانە بکە هەوڵەدا منتەقەکە ئارام بێ وەلە لە بەرژەوەندیشێتی زۆرتر چاوی لەسەر ڕووداوەکانی ئۆکراین و تەل ئەبیبە و لەمە زیاتر نایەوێت تووشی قەیرانی زۆرتر بێ ینی مەسەلەن پێم وایە لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆنگرێز نزیکەی 700 ملیاری تەرخان کردووە بۆ بەرژەوەندەکانی لە منتیقەی 100 ملیاری بۆ ئۆکرانیا ئەمانە هەمووی لەسەر ئەکەوێ و ئەمانە تەنانە جاری وایە ڕەنگە فشار دروستکە بۆ لابردنی بایدن و هاتنی کاندیدێکی تر و ئەمانە بێگومان تاسیری زۆری هەیە بۆیە وەزعەکە بە ئارامی ڕاگرێ هەموو هەوڵێکی ئەمریکا بەجددی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانەوە کە دەستی بەچەکی ناوەکی نەگا و نەگاتەوەی کە تەل ئەبیب بردومانی بنکە ئەتۆمیەکانی ئێران کە شەڕەکەی لە دەست دەرچێ و کۆنتترۆلی ناوچەکەی پێنەکری و بەرژەوەندیەکانی زۆرتر بکەوێتە مەترسیەوە و هاوپەیمانەکانی ئێران و رووسیا زۆرتر بێنە سەر منتیقەکە و نە ئارامی دروستکە وزە بخاتە مەترسیەوە ئەمانە بەڕاستی هێشتا ئەم ڕووداوی کۆماری ئیسلامی ئێران ڕووداوێکە بەڕێی من ڕووداوێکی گرنگە و ئەکرێ مەسەلەن لە داهاتووە زانیاری هەردوو دیوەکەیە
هەنگاو بنێت بێگومان چ بە دیوی تەسعیدات چ بە دیوی ئارام هەموو ڕووداوێک لە ئێران تاسیل لەسەر ئەو چوار دۆسیەکە کە باسم کرد چ مەسەلەی دۆسی ئەتۆمی چ پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل ئەمریکا و خۆراوە لەلایەک و وزەش مەسەلەی ئیسرائیلش بڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەنوەر حوسێن سەر و ڕۆژنامە سپاس بۆ بەڕێز بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنە مولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ